هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ ڕەتکردنەوەی ئەو ستەم و نادادیەی لەلایەن حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارانەوە ڕوبەڕووی بووەتەوە لە ساڵانی ڕابردوودا دەیانجا لە ڕێی شێوازە مەدەنیەکانەوە پەیامی خۆیان بە دەسەڵات داوە بۆ گەیاندنی داواکاریەکانیان و چارەسەرکردنیان. بەڵام حکوومەت نەک کێشەکانی چارەسەر نەکردووە بەڵکو گوێی بۆ داواکاری خەڵک نەگرتووە و بەردەوام بە ئاژاوەچی و دەستی دەرەکی و تۆمەتی بێبنەما ڕوبەڕووی هاوڵاتیان و خۆپیشاندەران بۆتەوە و هەوڵی داوە لە ڕێ بەکارهێنانی هێزی چەکداری حیزبیەوە داواکاری خەڵک کپ بکاتەوە. دەسەڵاتدارانی هەرێم نەک هەرگوێ لە خەڵک ناگرن و هیچ پردێکی پەیوەندیان لە نێوان خۆیان و ئەو هاوڵاتیانەدا نەهێشتوەتەوە، بەڵکو ئەوان گوێ بەلایەنە سیاسیەکانی دیکەش نادەن کە بەشدارن لە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان و لە ئێستادا ئۆپۆزیسیۆنن و لە سەردەمێک لە سەردەمەکانیشدا بەشداری دەسەڵاتەکەیان بوون و دەنگی سەدان هەزار هاوڵاتی ئەم هەرێمەیان لە پشتە. باشترین نمونەش ئەنجامدانی ڕیفراندۆمە شکست خواردووەکەی پارتی بوو کە بە ڕازیکردنی چەند لایەنێکی دیکە ئەنجامیدا و گوێی بە هۆشداری و پەیامی ئەو کەسولایەنانە نەدا کە هۆشداریان دا لەوەی ئێستا کاتی ڕیفراندۆم نییە، بەڵکو وەک هەموو هەنگاوەکانی دیکەی پارتی دەسەڵاتدار بابەتەکە چوە ڕێزی کە لە ڕەقی و دەمارگیری کە لە ئێستاشدا هەمان شت لە فرۆشتنی غازی سروشتیدا دووبارە دەبێتەوە. دەسەڵات نایەوێت گوێ بە دەنگی خەڵک و لایەنە سیاسیەکان و شارەزایانی بواری ئاسایش و ئابووریش بدات و تاکە هەوڵی سەرانی دەسەڵات بەدەستێنانی داهاتێکی زیاترە بۆ سەر ئەو داهاتە حرامەی لە ڕێی فرۆشتنی نەوتەوە بە شاراوەیی بۆ خۆیان و بنەماڵە و نەوەکانیان بەدەستیان هێناوە. لە ئێستاشدا هاوڵاتیانی هەرێم بەهۆی دەمارگیری و کە لە ڕقی دەسەڵاتداران و گوێنەدان بە دەنگی هاوڵاتی و هەڕەشەکانی وڵاتانی هەرێمی و بڕیاری دادگای باڵای عێراق بۆ بەنایاسایی ناساندنی پرۆسەی نەوت و غازی هەرێم بەردەوامن لە ڕەواج پێدان و جێبەجێکردنی کە ئەگەر لە باشترین حاڵەتدا قەوارەی هەرێم نەخاتە مەترسیەوە ئەوە هاوشێوەی فرۆشتنی نەوت و ئابووری سربەخۆ نەکبەتیەکی دیکە دەبێت بۆ ژیان و بژێوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و نەوەکانی دواتر. گرتنەبەری شێوازی کە لە ڕقی و گوێنەگرتنی دەسەڵاتداران لە دەنگە دڵسۆزەکان هیچی بۆ هاوڵاتیان نەهێشتوێتەوە، ئەوە نەبێت بیر لەوە دەرنانی دەسەڵاتێکی گەندەڵ بکەنەوە یان لە بەردەم وڵاتانی دەرەوە سەرانی ئەو دەسەڵاتە هێلکە باران بکەن. هێلکە باران کرا بە چای خۆتان ببینن.